گەیشتۆتە ئەنجام. ئێساگەر هەمومان ئەرک بکێشین ساتێک بۆستین بۆ گیانی پاکی شەهیدان. فەرموودانیشم. ئێستش داواکارم لە بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز وا تاالبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان، ئامادەبوانی بەڕێز بەناوی پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی کردنەوەی ئەم پرۆژە تەندروستیە خزمەتگوزاریە استراتیجیەکەتان لێەکەین. بەخێرهاتنی هەمووتانەکەین کە لەم کاتە هەستیارەیە لە سلێمانی کۆبوونەتەوە بۆ کردنەوەی نەخۆشخانەی پسپۆڕیەکانی دڵی مناڵان لە سلێمانی، کە نەخۆشخانەیەکی کەموێنە و بێوێنەیە نەک هەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەس بەڵکو لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش. جێی خۆیەتی لە دەستپێکی کردنەوەی ئەم پرۆژەیە ڕێز و وەفا و خۆشەویستی و سوپاس و پێزانینمان بنێرین بۆ خوشکی بەڕێزمان خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد کە دەستپێشخەری کرد لە کابینەی پێشووی حکومەتی خۆجێی سلێمانیە بە هەوڵەکانی لەگەڵ وڵاتی ئیتالیایە بۆ 3 پرۆژەی زۆر گرنگ کە کردنەوەی نەخۆشخانەی چاندنی مۆخی ئێسک بوو لە نەخۆشخانەی هیوە وکردنەوەی نەخۆشخانەی نەخۆشیەکانی سنگ و سی بوو لە سەرچنار وکردنەوەی ئەم نەخۆشخانەیە بوو بۆ نەخۆشیەکانی و پسپۆڕیەکانی دڵی مناڵان کە ئەمانە هەمویان بەیەکەوە ئەو پسپۆڕیە تەندروستیە وردە هەستیارانن کە زۆر گرنگن بۆ ئێمە وەکو سلێمانی و گرنگن بۆ ئەوەی وەکەمیشە کەرتی تەندروستی لە پارێزگای سلێمانی لە ڕیزی یەکەمی تەندروستی لە عێراق و لە هەرێمی کوردستان بمێننەوە. پشتیوانیەکانی مناڵپارێزی کوردستان لەم بوارەیە جێی ڕێز و پێزانینێکی زۆرە. پشتیوانیەکانی وەزارەتی تەندروستی لە هەموو ئەو کابینانەی کە ئەم پرۆژانەی پیاتێپەڕیوە، هەموو ئەو پارێزگارە بەڕێزانی کە پێش من هەوڵی مکوڕانەیان ناوە بۆ سەرخستنی ئەمە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و ئەو پزیشک و کارمەندە دڵسۆزانەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و بە تایبەتی ئەو خۆشەویست و زاناودانایانی کە پسپۆڕیەکانیان نەخۆشیەکانی مناڵانە ڕۆڵێکی زۆر گەورە و گرنگیان هەبوو. پێم خۆشە مژدەی ئەوەتان بەمێ کە ئێمە لە هەفتەی ڕابردووە بە پشتیوانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی ئەو بڕیارەمان وەرگرت کە ئەو قەرزەی لەسەر ئەم پرۆژەیە لە جیاوازی نرخی یۆرۆ و دۆلارە دروست بوو جێگیرمان کرد و هیچ لە ڕاوچەیەک لای ئەو بەڵێندەرانە نەما بۆ ئەو خەرجیانی کە لە پرۆژەکەیان ناکردووە و ئەو بڕەپارەیە ئیسا لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانایە و بە چارەسەربوونی قەیرانی دارایی ئەو پارەیە خەرجەکرێ. دووهەمیان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی وەزارەتی دارایی حکوومەتی ئیتیحادی لە پەیوەندی بەردەوامین بۆی ئەو پڕۆپارەی ماومانە لە پشتیوانی ئیتالیەکان بۆمان خەرجکەن تاکو بتوانین چاودێری ورد و هۆڵی نەشتەرگەری لەم نەخۆشخانە ڕاوێژکاریە بکەینەوە و لە هەمان کاتا هەردوێنێ ئێمە ڕەزامەندیماندا لەسەر بودجەی پارێزگای سلێمانی بە بڕی 35 ملیۆن دینار هێڵی سەرەکی کارەبای نیشتیمانی بۆ ئەم نەخۆشخانەیە لەسەر ئەستوی خۆمان ڕابکێشین و هەموو ئەو بەڕێزانەمان دڵنیا کردەوە لە نەخۆشخانەکە کە ئامادەین بەشدار بین لە کڕینی ئەو ئامێرە تازانەی یارمەتی دەریانە بێ بۆ ئەم بوارە وەکو چۆن لە هەموو ناوەندە تەندروستیەکانی ترا پشتیوانی ئەم کەرتە بووین. ئێمە لە حکوومەتی خۆجێیی پارێزگای سلێمانی بە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی سەربەرزی پارێزگاکەمان و کەرتی تایبەتی نیشتیمانی توانیمانە لە ئەولەوێتی کارەکانی خۆمان بایەخی یەکەم بە پەروەردە بە تەندروستی بە ئاو بە کارەبا بە ژینگە بە کەلتور بدەین. لە هەموو ئەمانەشی کە بۆم باسکردن سلێمانی توانیوێتی لە ڕیزی یەکەمی هەرێمی کوردستان و عێراقا بمێنێتەوە. ئامادەبوونی ئێوەی خۆشەویست
لەم کاتەیە و لەم ڕۆژەیە لەناو گەرمەی بانگەشەی هەڵبژاردنەکانە یارمەتی دەرە بۆی بتوانین ئەم پرۆژانە بکەین. ئەمە دەرخەری ئەو ڕاستیەیە کە دروشمی سەرەکی هاوپەیمانی کوردستانە بەیەکەوە بین بەهێزە بین، بەیەکەوە بین ئەتوانین بمێنینەوە، ئەتوانین گەشە بکەین، ئەتوانین بەردەوام بین، ئەتوانین ئایندەیەکی باشتر بۆ وڵاتەکەمان زامن بکەین. ئەمانە بەڵێنێک نین بۆ دوای هەڵبژاردنەکان، کارێکن کە دەرخەری ئەو ڕاستیان بەو ئیرادەیەوە ئێمە ئاچینە هەڵبژاردنەکانەوە کە کەرتی تەندروستی گشتی لەم پارێزگایەدا بایەخێکی گەورەی پێدراوە. ئەو چارەسەرانەی لە نەخۆشخانەکانی سلێمانی لە کەرتی گشتی ئەکرێن و بەشی هەرە زۆریان بەبێ بەرامبەر یا بە خەرجێکی زۆر کەم لە بەرامبەر وەرە ژیرێن بێوێنەیە لە هەموو عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکەی ئێمەشە. ئەمە پێویستی ڕێزلێگرتنێکی زۆرە بۆ ئەم کەرتە ئێمە دڵنیایەنەکەینەوە کە لەگەڵیان نەبین، پشتیوانیان نەبین، قەڵایەکە بین لە پشتیانەوە، قەڵغانێکە بین لە پێشیانەوە بۆی بتوانین بە یەک ئیرادە هەمومان ئەوەی پێویستە بتوانین بیکەین. ئەم کارانەی کە ئەمڕۆ لێرە ئەیبینن نمونەیەکە لە خەرمانێکی زۆر و گەورەی کەرتی تەندروستی پارێزگای سلێمانی. هەردوێنێ لە نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان دیسانەوە بەشێکی ترمان کردەوە بۆ هەناسەدانی دەستکرد کە دیسانەوە ئەویش شێوەیەکی تر و وێنەیەکی تری بێوێنەیە. عنایی وردمان لە نەخۆشخانەی مناڵان کردەوە و لە مانگەکانی پێشوا بە ئامادەبوونی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز وەزیری تەندروستی چەند بەشێک لە سێکتەرەکانی تری تەندروستی کرانەوە. ئەمە تەنیا هەر لە ناوەندی شاری سلێمانیان نییە. ئێستا نەخۆشخانەی فریاکەوتنمان لە دووکان بۆ ڕێگای سلێمانی ڕاپەڕین کردوتەوە، نەخۆشخانەی فریاکەوتنمان لە شارە زور بۆ ڕێگای سلێمانی کەلار کردوتەوە و بە ئومێدی ئەوەین کە و لێرەش دیسانەوە شوێنێکی گرنگ لەم نەخۆشخانەیە بۆ کۆرۆنا کراوەتەوە کە چاودێری وردی ڕابردوو بووە. هەموو ئەمانە بەیەکەوە لەگەڵ کەرتی تایبەتە کە لە سلێمانی توانیوێتی گەشەیەکی باش بکە و بە هیمەتی هەمووتان توانیمانە سلێمانی لە کۆنگرەی نێودەوڵەتی تەندروستی گەشتیاری لە ئوردونە لە سەرەتای ساڵی 2020 پارێزگای سلێمانی خەڵاتی یەکەم لە ناو 48 وڵاتە وەربگرێ کە وڵاتانی وەکو ئەمریکا و بەریتانیاتیایە ئەندامن. جێی خۆشحاڵیە کە چ حکوومەت چکەرتی تایبەت چه هاوڵاتیان چکەرتی تەندروستی ئێمە ئامادەیەکی لەباری هەیە و ڕێکخراوەکان لە ڕیزی پێشەوە مناڵپارێزی کوردستان دەست پێشخەر بووە لەم سێکتەرانە کار بکە. پاراستنی تەندروستی مناڵەکانمان پاراستنی ئایندەی نیشتیمانەکەمانە، پاراستنی ئایندەیەکی ڕۆشنترە بۆ وڵاتەکەمان. ئومێ دەکەم ئەم پرۆژانە بەردەوام بن، کوردستان بەردەوام بێ، ئیرادەی نیشتیمانی ئێمە یەکگرتوو بێ، بە پتەوی بتوانین کار بکەین بۆ ئەوەی باشە، ئەوەی چاکە بۆ هاوڵاتیەکانمانی بکەین. ئێوەی بەڕێز و خۆشەویستیش جارێکی تر سەرچاومان هاتن، شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. ئێستاش داواکارین کە خات و شاناز ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. زۆر سپاس میوانە بەڕێزەکان، ئامادەبوانی خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بەخێر بێن بۆ مەراسیمی کردنەوەی نەخۆشخانەی دڵی مناڵان لە سلێمانی. خۆشحاڵم کە ئەمڕۆ هەمومان لێرەین بۆ کردنەوەی ئەم نەخۆشخانەی، ئەو نەخۆشخانەیە کە چەندین ساڵە ئەم شارە و مناڵان و خۆمان چاوەڕوانیەکەین. پێشەوەی بچمە بە سەرباسی نەخۆشخانەکە ئەمەوێ لە دڵەوە پیرۆزبایی لە هەر هەموو کەسێ بکەم لەم کوردستانە بە بۆنەی یادی 30 ساڵەی دامەزرانی مناڵپارێزی کوردستانەوە و دەستی ماندووی یەکەیەکەی ئەو سافە دڵسۆزەی بۆ بشم و سەری ڕێزیان بۆ دانەوێنم. بەڕێزان، لەگەڵ بوونی چەندین بربەست و ئەو بارەنا لەبارەی کە ساڵانی پێشوو گەلەکەمانی تیا تێپەڕی لە تەنگەشەی ئابووری و شەڕی داعش و چەندین بربەستی تر و بە تایبەتیش ئەو ڕۆتینە بێزارکەرانە توانرا دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر ئەم نەخۆشخانەیە بکرێتەوە لە ڕۆژێکی تایبەتی وەک ئەمڕۆیە کە یادی 30 ساڵەیە
سی ساڵەی خزمەتی بەردەوام بە گەنج و مناڵی ئەم وڵاتەیە لەلایەن ناو پارێزەوە. بەڕێزان، بوونی نەخۆشخانەیەکی تایبەت بە نەخۆشیەکانی دڵی مناڵان پێویستێکی سەردەمیانە و خزمەتێکی گەورەیە بە مناڵانی کوردستان و عێراق و ناوچەکە کە لە چەند ساڵی داهاتووە گرنگی ئەم نەخۆشخانەیە زیاتر ڕوون ئەبێتەوە لای هەمووان. بەپێی ئەو داتانەی کە لە بەردەستایە تەنیا لە مناڵپارێزی لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە 4712 کەیسی مناڵ تۆمار کراوە کە تایبەتن بە نەخۆشیەکانی دڵ کە بە پێی توانە مناڵپارێز توانیوێتی هاوکاری زۆربەی ئەو مناڵانە بکات یا لە دەرەوە چارەسەر بکرێن و یاخود لە ناوەوەی کوردستان. بۆیە ئەم نەخۆشخانەیە هیوای هەزارەها مناڵ و خەونی هەزارەها خانەوادەیە هەوڵی ڕزگارکردنی جگەرکۆشەکانیان ئەدەن. هەر کاتێک باسی ئەم نەخۆشخانەیەکەین ناتوانین کە باسی دادە نەکەین کە بە هەوڵ و هیممەت و سووربوونی لەسەر ئەم پرۆژەیە توانرا پرۆژەکە تەواو بێت. لە بیرمان نەچێت لەبەر ئەوەی هەر لە سەرەتاوە هەر لە بیرۆکەکەوە کە بیری لێ کردەوە و هەوڵی ئەوەیدا کە لەگەڵ ئیتالیەکانە بیر لەوە بکەنەوە لە باتی ئەوەی ئەو هەموو مناڵە بێتە دەرەوەی کوردستان بەو هەموو زەحمەتی و خەرجی و دابینکردنی شوێنی مانەوەیان بیریان لەوە کردەوە کە بۆ ناکرێ خەستەخانەکە لە خودی ئەم شارەیە دروست بکرێ بۆیان. لێرەیە دووبارە سپاسیەکەین. کاری مناڵپارێزی کوردستان لەم پرۆژەیە کۆتایی نەهاتووە، بۆیە ئێمە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەم نەخۆشخانەیە بەڕێوە ئەبین بۆ زیاتر خزمەتکردنی مناڵان و هەروەها بەرەو پێشبردن و فراوانکردنی ئەین. من لێرەوە زۆر سپاسی کاک دکتۆرەکەم کە ئەو مژدە خۆشەی لەم ڕۆژەیە یاینێ لەو نیگەرانی و لەو قەلقیە ڕزگاریش کردین. بەڕێزان، خەونیکردنەوەی ئەم نەخۆشخانەیە هاتەدی بە هەوڵ و ماندووبوونی مناڵپارێز و کەرتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان و چەندین کەس و لایەنی خێرخواز. بەڵام بۆ بەردەوام بوونی پێویستمان بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەکە بێت. بۆیە با هەمومان بەردەوام بین لە خزمەتکردنی ئەم نەخۆشخانەیە و هەزاران مناڵی ئەم وڵاتە لە بێهیوای ڕزگار بکەین. هەروەها ئەمەوێت لێرەوە زۆر سپاسی نەخۆشخانە و سەنتەرەکانی کەرتی تەندروستی بکەین کە هەمیشە هاوکارمان بوون لە چارەسەرکردن و نەشتەرگەری تایبەت بە دڵی مناڵان. یەکێک لە گرنگی ئەم نەخۆشخانەیە ئەوەیە کە بەڕاستی لە کاتێکە کە ڕوبەڕووی ئەو هەموو مناڵە ئەبووینەوە کە تووشی نەخۆشی دڵهات بوون، زۆر زەحمەت بوو، نەئەکراد نە لە خەستەخانەی مناڵپارێزە نە لە خەستەخانەی مناڵانە وە نە لە خەستەخانەی دڵی گەورەکانە شوێنی ئەو مناڵانە بکرێتەوە. بۆیە تایبەتمەندیەکی زۆری هەیە ئەم نەخۆشخانەیە. لە کۆتایی ئەمەوێت سپاسی بێپایانی هەموو ئەو کەس و لایەنانە بکەم کە هاوکار بوون لە بنیاتنانی ئەم پرۆژە گرنگە و بە تایبەتی سپاسی مام و دادە و پارێزگاری هەرێمی تۆسکانا و سەرۆکی هەرێمی تۆسکانا و وەزارەتی تەندروستی و پارێزگاری سلێمانی و کاک بەهرۆز قەشانی پارێزگاری پێشووی سلێمانی و بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و ئەنجومەنی باڵای کوردستان بۆ پسپۆریە پزیشکیەکان و کاک حاجی سعدی کۆڵک و کۆمپانیای سمنز و نەخۆشخانەی ئانەمەیەر و کۆمپانیای ئاکۆتیک و کاک نازم ڕەشید و کاک فەرەیدون و کاک بەختیار و هەروە سپاس بۆ هەموو ئەو پزیشکانەی ئەو پزیشکە دڵگەورانەی کە لە ڕابردووە و دڵنیاشم لە ئایندەیە هاوکارمانە بن و پارێزگاری لە دڵە بچووکەکانەکەن. سپاس بۆ تیمە کۆڵنەدەرەکەی مناڵپارێز. هیوادارم کە هیچ مناڵێک پێویستی بەم نەخۆشخانەیە نەبێت. هیوای سەلامەتی بۆ هەموو مناڵانە خوازم لە جیهانە و بە تایبەتیش لە کوردستان و لە عێراقا
و هیوادارم ئێوەش سەلامەت و شاد و سەربەرز بن. زۆر سپاس. ئێستش داوا لە بەڕێز دکتۆر سامان بەرزنجیەکەین ئەرێک بکێشێت و وتەیەکمان پێشکەشکات. بەناوی خوای گەورە و میهرەبان، ڕۆژتان باش. بەڕێز کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی، میوانان و ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، زۆر خۆشحاڵ و سوپاستان دەکەین ئەمڕۆ لە دەرفەتێکی زۆر پێشەنگ و گرنگدا ئامادەین وەکو وەزارەتی تەندروستی لە کردنەوەی پرۆژەیەکی یەکجار گرنگ و پرۆژەیەکی خزمەتگوزاری بە چینێکی زۆر گرنگی کۆمەلگا کە ئەویش خزمەتگوزاری چارەسەرکردنی نەخۆشیەکانی منداڵان و نەشتەرگەری دڵی منداڵانە. پیرۆزبایی لە خوشک و برایان و هەموو هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی و هەروەها هەرێمی کوردستان دەکەین بۆ کردنەوەی نەخۆشخانەیەشتر کە نەخۆشخانەی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵی منداڵانە. خۆشحاڵین کە ئەمڕۆکە دەبینین ڕۆژ بە ڕۆژ ژێرخانی تەندروستی و ژێرخانی پزیشکی بۆ بوارەکانی خۆپارێزی و بۆ بوارەکانی چارەسەری لە هەرێمی کوردستاندا بە فراوانیدا تێدەپەڕێت. ڕۆژ بە ڕۆژ بە زیادکردنی ژمارەی قەرەوێلەکان و فراوانکردنی نەخۆشخانە و داوام دەستگا تەندروستیەکان و هەروەها زیادکردنی ژمارەی هۆڵەکانی نەشتەرگەری و دابینکردنی زیاتر و نوێکردنەوە و دانانی ئامێرە پزیشکیەکان و هەروەها زیادکردنی خزمەتگوزاریەکانە. هاوکاتە لەگەڵەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی دارایی بووە، بەڵام وەزارەتی تەندروستی و بە هەماهەنگی لەگەڵ هەموو بەڕێوەبەرایەتە گشتەکانی تەندروستی و بە هیمەتی پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەرانی کەرتی تەندروستی بە تایبەتیش لە ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا زۆر بە گرنگیەوە هەوڵ و هیمەتەکانیان زیاتر کرد بۆ ئەوەی بەرەنگاری ئەم نەخۆشیە پەتایە جیهانیە بنەوە. لە هەمان کاتدا بەرنامەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لەژێر ڕۆشنایی هێڵە گشتەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و پلانی کاری وەزارەتی تەندروستی زۆر بە گرنگیەوە دەڕوانێتە کەرتی تەندروستی و خزمەتگوزاری، بە تایبەتی دابینکردنی ژێرخانێکی باش و دابینکردنی خزمەتگوزاری هاوسەنگ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و باشترکردنی کەرتی تەندروستی گشتی. بەمەش هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەوڵدراوە بۆ تەواوکردنی پرۆژەکانی کە ڕاوەستاوە، هەروەها فراوانکردنی ئەو پرۆژانەی کە شوێنی پێویست و وەگەیاندنی خزمەتگوزاریەکان زیاتر بۆ دەرەوەی شار و قەزا و ناحیەکانیش. بۆیە لە ئێستادا دەبینین یەکێک لە پسپۆڕی هەرە گرنگەکان پسپۆڕی چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵە کە هەمومان دەزانین نەخۆشیەکانی کۆندامی سوڕان و دڵ بە هۆکاری یەکەمی مردنە لە جیهاندا. لە هەرێمی کوردستان جێگای دەستخۆشی و سوپاسە کە هەموو سنتەرەکانی دڵ لە هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکی باش پێشکەش دەکەن و ئەوەی ئەمڕۆژ تایبەتە بە پسپۆڕیەکی ورد بە دڵی منداڵان. بۆیە لێرەوە سوپاس و دەستخۆشی بۆ منداڵ پارێزانی کوردستان دەکەین، بۆ تیم و ئەنجومەنی بەڕێوەبردنی منداڵ پارێزانی کوردستان و سوپاسێکی بێپایان بۆ پارێزگای سلێمانی بۆ بەدواداچوون و سەرپەرشتیکردن و ئیحالەکردن و پاڵپشتیەکانی پرۆژەکان خزمەتگوزاریەکان لە کەرتی تەندروستی، هەروەها سوپاسێکی بێپایان و گەرمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی دەکەین لە خودی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و تیمی ئەندازە و تیمی سەرپەرشتیارانی ئەندازیاری و خزمەتگوزاری لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کە بەردەوام لە ئیدامەدان و بە دواداچوونی پرۆژەکانن تا دەگاتە ڕۆژی خزمەتکردن بە نەخۆش. لە هەرێمی کوردستاندا ساڵانە زیاتر لە 25,000 قەستەڕەی دڵ دەکرێت کە جێگەی خۆشحاڵی ئێستا لە هەرێمی کوردستاندا لە هەموو سنتەرەکانی دڵ پرۆژەی PCI واتە چارەسەرکردنی دڵ بە ڕێگای تەداخولکردن بە قەستەڕە و دانانی شەبەکە و باڵۆن لە ماوەی کەمتر لە 6 کاتژمێردرا بۆ ئەو حالەتانەی کە پێویستە. ئەمە پرۆژەیەکە
لە نەتیجەدا گرنگی بە کەمکردنەوەی ڕێژەی مردن و کەمکردنەوەی پەکەوتن دەدا کە 25,000 حالەتی زیاتر لە 25,000 حالەتی قەستەرە و شەبەکە و باڵۆن لە هەرێمی کوردستاندا بە بەردەوام 24 کاتژمێری شەو و ڕۆژ ئەنجام دەدرێت و بەردەوام هەوڵی ئیدامەکردن و نوێکردنەوەی ئامێرەکانی قەستەرەی دڵ لە سنتەرەکانی دڵ دەدرێت. هەروەها زیاتر لە 7,000 نەشتەرگەری زۆر گەورە و نەشتەرگەری تایبەت ئەنجام دەدرێت کە لە نێویاندا نەشتەرگەری منداڵان کە ساڵانە نزیکەی 250 نەشتەرگەری تایبەتی زۆر بچووک و ورد ئەنجام دەدرێت بۆ منداڵان کە ڕەنگە ساڵانێکی زوو نەخۆش دەبواە ڕوو لە دەرەوەی وڵات و لە وڵاتانی ئەوروپا بکە بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە. کردنەوەی ئەم نەخۆشخانەی ئەمڕۆ لەسەر ئەم بنەمایە بووە کە کەمترین دەرچوونی نەخۆش و وەکەمکردنەوەی ئەو ڕۆتینەوە و زوو گەیاندنی ئەم خزمەتگوزاریە چارەسەریانەیە. هاتنی تیمەکانی بیانی و ئەنجامدانی ئەم نەشتەرگەریانە و هەروەها وەرگرتنی شارەزایی و تواناکانی زانستی لە تیمەکانی وڵاتانی ڕۆژئاوا و پێشکەوت و ئەمە گرنگیەکی تایبەتە لە هەموو سنتەرەکانی دڵ لە هەرێمی کوردستاندا کە بەردەوام جێگای دەستخۆشی و سوپاسی بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەکانی سنتەری دڵ و هەروەها تیمی پزیشکانە لەگەڵ زیادبوونی ژێرخانی مرۆیی لە بواری پسپۆڕی سنتەری دڵ هەم لە بواری ئەنجامدانی قەستەرە و شەبەکە و باڵۆن و بواری هەناوی دڵ هەروها لە بواری نەشتەرگەری دڵیش بە سوپاسەوە کە زیادبوونی ئەم پسپۆریانە لێرەوە سوپاسی ئەنجومەنی کوردستان بۆ پسپۆریە پزیشکیەکان دەکەین کە بەردەوام ساڵانە و کار ئاسانیمان بۆ ئەم بوارە بۆ زیادکردنی پسپۆریە وردەکان لەم بوارەدا. بەڕێزان هەروەک دەزانن ئێستا نەک جگە لە سنتەری دڵ و جگە لە خزمەتگوزاریەکان ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بەردەوامین لەوەی کە بتوانین ئەو خزمەتگوزاریانەی کە لە ناو شارەکاندا هەیە و لە هەرێمی کوردستاندا فراوانی بکەین بەرەو قەزا و ناحیە و دەرەوەی شارەکان بکەین بۆی کەمترین ڕۆتین و کەمترین ئیحالەکردنی نەخۆش بمێنێ. هەر بۆیە بە خۆشحالیەوە دەمەوێت ئەمە ڕابگەینم کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوو بە سوپاسەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی دەربڕی لەسەر دابینکردنی ئامێری سیتسکان بۆ قەزای کەلار لە ئیدارەی سربەخۆی گەرمیان. هەروەها ئێستا چەندین پرۆژە لە دەڤەری ڕاپەڕین وەکو دروستکردنی سنتەری شێرپەنجەی مەمک و هەروەها پرۆژەی داهاتوومان پرۆژەیەکە کە ئێستا لە پرۆسەی ئیحالەکردنە بۆ دروستکردنی هەمان سنتەری شێرپەنجە لە ناو پارێزگای هەڵەبجەی شەهید هەروەها ئەنجامدانی چەندین خزمەتگوزاری دیکەیە وەکو دروستکردنی نەخۆشخانەی ئامێدی لە قەزای ئامێدی و شیلاتزێ هەروەها دروستکردنی سنتەری چارەسەری بە تیشک ئەوەی کە ناسراوە بە لێزەر بۆ نەخۆشانی شێرپەنجە لە شاری دهۆکی خۆشەویست بۆ ئەوەی جارێکتر بیر لەوە بکەینەوە کە نەخۆش لە شاری دهۆکەوە ڕوو نەکەنە شارەکانی دیکە و ئەنجامدانی دروستکردنی پرۆژە ئێستا چۆبواری جێبەجێکردن نەخۆشخانەیەکی فریاکەوتن لە قەزای بەردەڕەش. هەروەها لە کاتی ئێستادا سنتەری نوێی چارەسەری بە تیشک بۆ نەخۆشانی شێرپەنجە لە شاری هەولێر تەواو بووە و بە شێوەیەکی ئەزمموی کەوتۆتە خزمەتکردنی نەخۆشان. دروستکردن و نوێکردنەوەی هۆڵەکانی نەشتەرگەری لە نەخۆشخانەی هیوا پرۆژەیەکی زۆر گرنگە دەتوانم بڵێم کە پرۆژەیەکە بۆ دروستکردنی هۆڵەکانی نەشتەرگەریە لە نەخۆشخانەی هیوا لە هەمان کاتیشدا دابینکردنی ئامێرێکی نوێ و نوێکردنەوەی ئامێرە کۆنەکەی چارەسەری بە تیشکە لە نەخۆشخانەی هیوا سوپاسی بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا و بەڕێوەبەرایەتیش تەندروستی سلێمانی دەکەین کە بەردەوام بۆ ئەم خزمەتگوزاریە لە بەدواداچووندان و لە فراوانکردندان. بەڕێزان هەروەک دەزانن چەندین پرۆژەی دیکە هەیە بە تایبەتیش پێداویستیەکانی ڕۆژانە لە ئیدامەکردن و خزمەتگوزاریەکانی وتێلەوانی و خزمەتگوزاریەکانی چارەسەری و دەرمان و پێداویستی پزیشکی ڕۆژانە و هەروها دابینکردنی ئەمبولانسەکان هەروەک لە ماوەی ڕابردوو وردە بۆ ئیدامەکردن و نوێکردنەوە بۆ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دابین دەکرێت. ئەمە جگەلەوەی کە لە ماوەی ڕابردوودا یەکێک لە کێشە گرنگەکان ئەو ئامێرە استراتیژی و گەورانە بوون کە خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن وەکو ئامێرەکانی باسم کرد قەستەڕەی دڵە چارەسەری تیشکە ئێمارا و سیتیسکان و چەندین ئامێری خزمەتگوزاری هەیە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە دوای دیراسەکردن ەیەکی
یەک جارەچی بۆ چارەسەری ئەم ئامێر و لە کار کەوتوانە و ئیدامەکردنی بە شێوازێک کە هەر هەمویان بەیەکەوە دەست دەکەنەوە بەکار جێگای دەستخۆشیە کە تیمی ئەندازیاری و بەشی ئامێری پزیشکی لە وزارەتی تەندروستی تەواوکردنی ئەم دیراسەتەوە لە ئایندەیەک نزیکتا دەکەوێتە بواری جێبەجێکردن. من دەمەوێت لێرەوە سوپاسی حکوومەت یاریێمی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و خودی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان کاک مەسرور بارزانی و بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان بکەین کە پاڵپشتی و پشتگیریان بۆ کەرتی تەندروستی بەردەوامە ڕۆژانە بە دوواداچوون و پشتگیریەکانیان جێگای بەردەوامبوونی ئەو خزمەت گوزاریە زۆرە بوو. هەمومان دەزانین وێڕای ئەم خزمەتە ڕۆژانە زیاد دەبێت و فراوان دەبێت و بە تایبەتیش لەگەڵ بوونی ئەم ژمارە زۆرەی ئاوارە و پەناهەندە لە هەرێمی کوردستان و ئازاری ئەزمەی یان بڵێن قەیرانی ئابووری و قەیرانی دارای لە هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتدا قەیرانی کۆڕۆنا و بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە پێویستی بە خزمەتگوزاری زیاتر بوو. بەمەش سوپاسی پزیشکان و کارمەندانی تەنروستی دەکەین کە شەونخونیان کرد و لەسەر ئاستێکی زۆر بەرز و بەستان دەردێکی زۆر باش و نێودەوڵەتی توانیان ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بینەوە هەرچەندە تا ئێستاش بەردەوامە. هیوادارین هاوڵاتیانی خۆشەویست دەستبەرداری ڕێکارە خۆپارێزیەکان نەبن بەردەوام بن لە ئەنجامدانی ئەو ڕێکارە خۆپارێزیانە بە تایبەتی دوورکەوتنەوە لە شوێنێکی قەرەباڵغ گەر پێویست نەبێت یانیش ماسکەکانیاندا نەنێن بەردەوام لە لەبەرکردنی ماسک و لە هەمووی گرنگتر بەردەوام بن لە خۆتۆمارکردنیان بۆ ئەو کەسانی کە تا ئێستا ڤاکسینیان وەرنەگرتووە. پرۆسەی ڤاکسین بەردەوامە چەندین جۆری ڤاکسین لە ئێستادا لە هەموو سنتەرەکان یاریێمی کوردستان کە 171 سنتەر لە هەرێمی کوردستان پرۆسەی ڤاکسین بە شێوازێکی زۆر سەردەمیانە پێشکەش بە هاوڵاتیان دەکەن و بە سوپاسیشەوە بۆ وەزارەتی پەروەردە بەڵام مامۆستایانی بەڕێز تا ئێستاش پێویستە ژمارەیەک لەو مامۆستایانە کە نەهاتوونە خۆیان تۆمارکەن و کوتان و پێکوتە وەرگن بەبێ هیچ ڕۆتینێک و دەست بەجێ کوتان وەردەگرن پێویستە پێکوتەکان و ڤاکسینەکان دژی ڤایرۆسی کۆرۆنا وەربگرن. بەڕێزان تا ئێستا زیاتر لە 1,300,000 جۆرە جیاوازەکانی ڤاکسین لە هەرێمی کوردستاندا گەیشتووە. نزیک دەبینەوە لەوەی کە 1 ملیۆن دۆز یان ژەمی ڤاکسین بە هاوڵاتیان دراوە کە نزیکەی 600,000 ژەمیان بۆ ژەمی یەکەم بۆ هاوڵاتیان و زیاتر لە 350,000 ژەمی دووەم بە هاوڵاتیان دراوە. ئەگەر بە ڕێژەی بڵین هەموو ئەوانەی کە لە 18 ساڵی بەسەرەوەن کە زیاتر لە 3,256,000 هاوڵاتی هەرێمی کوردستان لە 118.4 لەوانە ژەمی یەکەمی وەرگرتووە و لە نزیکەی 111یان ژەمی دووەمی وەرگرتووە. هەموو هەوڵەکانمان بۆ فراوانکردنی ئەم سنتەرانە و خێراکردن و وەزیاتکردنی ژەمەکانی ڤاکسینە. من دەمەوێت لێرە ئەوە بڵێن کە حکوومەت یاریێمی کوردستان و وەزارەتی تەندروستی هاوکات لەگەڵ ئەم خزمەتگوزاریانە لە بواری ژێرخان و لە بواری ئامێرە پزیشکیەکان و چارەسەریەکان و ڕوبەڕووبنەوەی کۆرۆنا بەڵام لە هەوڵێکی جددی و نوێدا ماوەیەکە دەست بەوە کراوە کە چەندین پرۆژە یاسا و چەندین پرۆژەی دیراستکردنی چاکردنی سیستەمی تەندروستی بکەین بۆ پتەوکردن و فراوانکردن و بەهێزکردنی تواناکان لە بەتایبەتی لە کەرتی گشتی لە نەخۆشخانە حکوومیەکان و هەروەها ڕێخستنەوەی کەرتی گشتی و کەرتی تایبەت لە نەخۆشخانە تایبەتەکان. بۆیە من سوپاسی تیمە دەکەم کە ئێستا سەرقاڵی بە مەیدانی سەرقاڵی دیراستکردن و هیوادارین کە ئەمەش ببێتە جێگای ڕەزامەندی و جێگای ئاشنابوونی هاوڵاتی چونکە لە کۆتاییدا سەرکەوتنی سیستەمەکە ئێمە لەوەدا دەبینەوە کە هاوڵاتی تێدا ئاشنا بێ و هاوڵاتی تێدا ڕازی بێ. جارێشتر من دەمەوێت لە کۆتاییدا پیرۆزبایی لە هەموو خوشک و برایان بکەین لە هاوڵاتیانی خۆشەویست بکەین بە بۆنەی کردنەوەی ئەم نەخۆشخانە گرینگە و سوپاسی منداڵ پارێزانی کوردستان دەکەین سوپاسی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی دەکەین. زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان. ئێمە وەکو حکوومەت یاریێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بەڵێن دەدەین کە بەردەوام بین لە ئیدامەکردن و چارەسەرکردنی هەر کێشە و گرفتێک و کەموکردی و پێداویستێک بێ. زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان. جارشتر بەخێربێن هەموو لایەکتان.
لە کۆتاییە پێمان خۆشە بانگێشتان بکەین لەگەڵ دکتۆر ئاسۆ و شلێرخان بەشەکانی نەخۆشخانەکە بەسەر بکەنە و لە نزیکەوە بەشەکانی ببێنن. بەڵام بۆ ڕەچاوکردنی ڕێکارەکانی خۆپارێزی وا پێمان باش بوو کە سەرەتا تەنها ڕیزی یەکەم بفەرمونون و خەستەخانەکە ببینن لە نزیکەوە.